ئیمامی عەبدوڕەحمانی کوڕی عەوف ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە لە سەحیح بوخاری هاتۆ دەفەرمێت لە ڕۆژی غەزای بەدرا وەستا بووم لە ڕیزە بەرامبەر کافرەکان بەرامبەر ئەبوو جەهل و سوپاکەی دوو گەنج لە ڕاست و چەپی منەوە بوون گەنجی مناڵ مێرد مناڵ هەرزەکار چۆن دەڵێ هێشتا بە تەواوەتی خەتی نەداوە دوو گەنج لامۆیکیان هات ئاوایەکی دەم کردی مامە وتم بەڵێ وتی ئەبوو جەهل ئەناسی وتم بەڵێ تۆ ئەبوو جەهل بۆ چییە ئەبوو جەهل بەو بە هەموو بە قووەتیەوە مناڵێکی وەک تۆ گەنجێکی وەک تۆ ئەبوو جەهل تۆ چه پرسیارەکەی مامەگیان من ئەبوو جەهل ناناسم تۆ ئەی ناسی پیشانم دە وتی بۆ چیتە قسەی بە پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه وسلم والله بەس بیبینم لاشەم لە لاشەی نابێتەوە یابێ بمکوژێ یایکوژم ئەڵێ ئەوەی لای چەپیشمەوە بە هەمان شێوەتی مامەگیان ئەبوو جەهل ناناسی وتم بۆ چیتە هەمان قسەی ئەو گەنجەی کرد هەردووکیان هێرشیان کرد بۆ ئەبوو جەهلیان کوشت چونکە قسەی بە پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه وسلم بەڕاستی کاتێک کە کۆمەلگا ئەم کەسانی تێدا بوو ئەو کاتە بەهێز دەبێ بەڵام کەسانێکی وەکو من و تۆی دیابێ کچەکەمان سافیرەی گوێمان پێی نییە ژنەکەمان سافیرەی گوێمان پێی نییە مناڵەکانمان نوێژ ناکەن گوێمان پێی نییە غەش دەکەین گوێمان پێی نییە حرام دەخۆین گوێمان پێی نییە ئەوە سەرنجامەکەی دەبێت ئەومان بەسەرا دێت ئەوانەی کە بەرازخۆرن زاڵا بن بەسەر ئێمەدا ئەوانەی کە بەرامبەر موسڵمانان نیان دەوێرا سەربەرزکەنەوە سەربەرزیان کردو ئێستا حساب بۆ ئێمە ناکەن چونکە ئێمە زۆر و بۆرین ئەوە هۆکارەکەیتی خزمەتی ئەو دینەی خوا ناکەین و هەر کاتێکیش دینی خوا لەگەڵ بەرژەوەندی ئێمەدا نەبوو بەکاری ناهێن و باوەڕمان پێی نییە پەنا بەخوای گەورە ئەڵێن نایکەین بە شەرعی خوا ڕازی نابین کەواتە چی سوودێکی ئێمە بوونمان چی سوودێکی هەیە بە هەزارەها مسلمان بەقەت ئەو دوو گەنجێک کە ئەبوو جەهلیان کوشت غیرەتیان نییە بۆم ئیسلامە کەواتە سەرنجامەکەی دیارە ئێمە شۆک و پوش و پەڵاشی سەر ئاوی لافاوین و هیچ سوودێکمان نییە بۆ میلەتە بۆ ئەم ئیسلامە